ئینسانی ئیماندار ئەو کاتی کە لە مزگەوت نابێ لە ماڵەوە بێ پێویستە ماڵەکەی خۆی وەکو مزگەوتێک لێ بکات بیکا بە قوتابخانەیەک بۆ فێرکردنی خۆی و ماڵ و منداڵەکەی. ئینسان زۆر جار لەبەر مەشغەڵەت و ئیشوکاری دنیایی وازی لە ماڵ و منداڵی خۆی هێناوە وەکو پێویست فێریان ناکات و ئاگای لیان نابێ. بۆیە لەم کات و ساتانەیە باشترین شتەوەی کە ئینسان بە ماڵ و منداڵی خۆی بچێتەوە و فێریان بکە لەوەی کە خوای گەورە فێری کردووە. سەعیدی کوڕی موسەیب کچێکی هەبوو، کوڕی پاشای کوڕی خەلیفە هاتە داوای بۆ ئەوەی کابی کا بە خێزانی خۆی و مارەی بکە سەعیدی کوڕی موسەیب پیاوێکی ناودار بوو و لە ماڵی دنیا ئەوەندەشی نەبوو، بەڵام ڕەفزی دا و بەو کارە ڕازی نەبوو. هەڵبەتە کوڕی خەلیفەش بەمە زۆر ناڕەحەت بوو، جارێکی تر چووە داوای بەڵام ئەویش دیسان ڕەفزی دایەوە. وای لێ هات کوڕی خەلیفە تۆڕە بوو سەعیدی کوڕی موسەیبی برد ئازار و ئەشتەنجیدا و تەعزیبیدا بۆ ئەوەی کەوا ڕازی بکات تا کچەکەی باتێ، بەڵام بە هیچ جۆرێک ڕازی نەبوو. ئەو کاتێک کە لێ مەویست بوو ئەو کات بەڕەڵای کرد. لەناو قوتابیەکانی سەعیدی کوڕی موسەیبە قوتابەیەکی هەبوو چەند ڕۆژێک دیار نەما. دوایەوە بینی فەرمی لێ کوێ بووی؟ فەرمی خێزانەکەم وەفاتی کردووە و مەشغوڵی بە خاک سپاردنی ئەو بووم. فەرمی ئێژنە نەهێناوە؟ فەرمی نەخێ. فەرمووی ئەی وەرە من کچەکەی خۆمت لێ ماراکە. سبحان الله. ئەم قوتابیە دەڵێت تەوقیعی هەموو شتێکمە کرد، بەڵام تەوقیعی ئەوم ناکرد کە سەعیدی کوڕی موسەیب ڕۆژێک لە ڕۆژان بەم جۆرە و بەم ئاسانیەکەوە عەرزی کچەکەی خۆیم بۆ بکات. ئەفەرمێ منش دەست بەجێ ڕازی بووم و ڕۆیشتمەوە بۆ ماڵ. ئێوارە هات یەکێک لە دەرگادا ئەفەرمێ وتم کێیە؟ وتی سەعیدە. ئەویش دەڵێ هەموو سەعیدەکات بە مێشکمە ئیلا سەعیدی کوڕی موسەیب نەبێ، چونکە ئەو هیچ شوێنێک نازانێت لە ماڵ و مزگەوت و ماڵ و مزگەوت ئەم ماڵ و ئەو ماڵ ناکە. ئەفەرمێ کردنەوە تەماشا دەم سەعیدی کوڕی موسەیبە. ئەفەرمێ کاتێ هاتە ئەم لاوە تەماشام کرد کچەکەی وا لە پشتێوەیەتی، ئەو کات کچەکەی خستە پێش خۆی و فەرمی پڕۆرە ژوورە ئەوە ماڵی تۆیە؟ هەتا ئێوارە فەرمووی من نەمویستوەکەوە ئەم شەو بەبێ خێزان بمێنیتەوە. ئەویش هاواری لێ کرد، هاواری لە دراوسەکانی کرد کەوا سەعیدی کوڕی موسەیب کچێکی خۆی لێمارە کردووە. دایشی هات فەرمی قسم لە قسە و حەرام بێ نابێ دەستی بۆ بریتا بۆ ڕازێنمەوە. خەڵک ئاگادار بوون نانی کرد و نانی بە خەڵکدا و ئافرەتی بۆ ڕازانەوە. وە کاتێ بەیانی هات بۆ ئەوەی کا بچێ لە حەڵقە و دەرسی سەعیدی کوڕی موسەیبە دابنیشێ، فەرمی بۆی چۆچی؟ فەرمی چم دەرسە خوێنم. فەرمی ئەو عیلمەی لای سەعیدی کوڕی موسەیب هەیە لای من هەیە، پێویست ناکە لەمڕۆ بەدەوا بچی بەلای سەعیدی کوڕی موسەیب. وای فێر کردووە دەیفەرموو لەو سەعاتە بۆ داوا ئیترم وەلای سەعیدی کوڕی موسەیب نەچووم، لای خێزانەکەی خۆی لای کچەکەی ئەوێ خوێنە. و ئەم نمونانە یەجگار زۆرن. و لەم زانانەی ئەم سەردەمە یەکێک لە کچەکانی شێخ موقبیل دەڵێ کاچوومە سەر نوێنەکە شێخ موقبیل دەهات مەتنی ئاجرومی بۆم شەرحە کرد و وای لێمە کرد کە لەو شوێنەیە لەبەری بکەم ئەو بەشە مەتنی کە داوێتی پێم لەسەر جێگاکە فێری نەحو و سەرفێکە. و شێخ ئەلبانی ڕضا و ڕەحمەتی خوای لێ بێت نزیکی 4000 حەدیثی فەرمودەی ضعیف بە کچەکانی لەبەرەکە بەبێ ئەوەی کە بزان لەمانە حەدیث ضعیفە، لە ئەخیرا پێیان دەڵێ وانە هەمووی حەدیث ضعیفن. ئەوانی شەڵێن باشە بۆ فەرمودەی صحیحت فێر نەکردی نەجاتی ضعیف؟ فەرمووی بۆ ئەوەی کەوا لە هەر شوێنێک بیستان ئەم فەرمودانە بزانن کەم فەرمودانە فەرمودەی ضعیفن. کەوا بۆ برایان شوێنێکی تر هەیە کەوا پێویستە گرنگی پێ بدەیت، چونکە لە ماڵەوە ئەو کچ و کوڕانەی ئێستا لە ماڵەوە لەژێر دەسەڵاتی تۆیان ئەوانش سبێن هێشتا ماڵی خۆیان، ئەوانش منداڵیان دەبێت مەسئولیەت و بەرپرسیاری دەچێتە بەردەستیان. پێویستە شتێک لە دینی خوای گەورە فێر بن، لە عەقیدە فێر بن بۆی بتوانن ماڵ و منداڵەکەی خۆیان فێر بکەن ئەوانیش و دینی خوا بەم جۆرە بڵاو بێتەوە. و هیچ کات ئینسان پشت نەبەستێ بەو وەسائلەی کەوا لە بەردەستە لە ڕۆژگاری ئەمڕۆیە.
کەوەکو پێویست ئینسان سوودی لێوە ناگرێت تۆ هەتا ئێوارە بەجار تەلەڤیزۆنەوە دابنیشی گوێ لە دەرسێ بگری وەک ئەوە نییە کەوا لە بەردەم مامۆستایەکە دامنووسی و شەرحی بابەتێکی شەرحی بۆ بکە مەسەلەیەکی فقهیت بۆ باس بکە ئەویان باشتر وەرەگری استیفادەی زیاتری لێ وەرەگری و بەرەکەتی مەجلیسەکەی هەیە و بەم جۆرە عیلم هاتووە دەست بەدەست و ئەسڵ لەو جۆرەیە کە ئینسان بەرامبەر کەسێ دابنیشە و تەلەقی بکە و ئەو هاوری بگرێ و بۆ جۆرە استیفادەی لێ بکە ئەما ئینسان پشت بەستێ بە وەسائلی ئەلکترۆنی بێوە لە تەلەڤیزۆن و عیلم فێربێ یا لە ڕادیۆ بەڵێ ئەوانە چاکن شتی باشن بەدیلی باشن ئەگەر هیچ نەبێ ئینسان جۆ بۆ ئەوانە بگرێ و لە بەردەمیانە دابنیشێ بەڵام ئەمە بە هیچ جۆرێک وەکو باسم کرد بەدیلی ئەوە نییە کەوا ئینسان ڕاستە و خۆ لە کەسێک وەری بگرێ چونکە ئەم عیلمە دینە عیبادەتە و ئەم عیبادەتەش پێویستی بە نیەتە ئەو کەسەی کەوا قسەت بۆکە چەند ئیخلاصی هەبێ بۆ خوای گەورە و میهرەبان لە دەربڕینی قسەکانیە ئەوەندە تۆ زیاتر ئیستیفادەی لێکەی بۆیە تەلەڤیزۆنێک یا ئامێرێک هیچ نیەتێکی تیا نییە تا وەکو ئینسان وەکو پێویست ئیستیفادەی لێ بکە